لە سنووری قەزای چەمچەماڵ و ناحیەکانی دەوروبەری بە چەندین کەم و کورتیەوە پرۆسەی دەنگدانی گشتی و تایبەت بۆ پرسی ڕیفراندۆم بەڕێوە چوون. هاوڵاتیانی شوێڕای دڵخۆشیان بە ئەنجامدانی پرۆسەکە هاوکات داواکاریش بوون کە دوا بەدوای تەوابوونی پرۆسەکەیش هەنگاوی کردداری بۆ پرۆسەکە بنرێت و تەنها گفتار و مزایدەی سیاسی نەبێت. ئینشەڵا ئەم دەنگدانە ئەبێتە مایەیەکی خۆشی بۆ هەموو حیزبەکان بۆ هەموو کوردستان. ئینشەڵا ئومێدەوارین کە پەشیمان نەبین لە مۆزعە بەعام ئەمانەوێ هەر قسە نەبێ، ئەمە ڕاگەیاندەیەکی ڕاستی بێ ڕاستبێژ بێ بۆ میلەت کە ملت دڵی پێی خۆش بێ. هەتا ئێستا گەلێشت بووە لە ملت شاراوەتەوە و ئەو وەزعە نەچۆتە سەر. هیوادارم ئەم دەنگەی من دەنگی هەر تاکێکی کورد بێتە مایی بدروستبوونی دەوڵەتێکی کوردی وەکو ئەوەی لە هەموو کەناڵ و ڕۆژنامە و ڕاگەیاندنەکانە ئەیبیستین نەبێتە قۆڕکردن و یاخود سووتان و خوراندنی مافی تاکێکی وەکو من، نەبێتە مزایدێکی سیاسی بۆ تەنها حیزبولایەنێک نەبێ ئەمە و هیوادارم ئەو مەرامە بێت، مەرامی شخصی نەبێت تەنها لایەنێ خۆی بکا بە خاوەنی ئەم گشتپرسی و ڕیفراندۆمە. ئێمە میلەت دەنگمان داوە ڕووبارە خوێنمان بۆ ڕۆژەوەی ساگەش لە سنوورەکان و ناخۆی کوردستان خوێنی بۆ ڕشێوەدارم زایدێکی سیاسی نەبێت. میلەتی ئیلا کە بەڕاستی میلەت ماندوو بۆ بەدەست هەموو حیزبەکانەوە. هیوادارم دەستکەنە دەست ملیەک وەکو برا دەوڵەتێکی کوردیمان بۆ ڕاگەیان لەبەرەوەی دوژمنانی کوردی ساگای بینن هەمویان بوونەتە برا. قایمقامی چەمچەماڵیش باس لەوە دەکات وەک کار ئاسانیەک بۆ هاوڵاتیانی فۆرمی خۆراکیان لە پارێزگای کەرکووکە ناوەندێکی تایبەتیان بۆ هاوڵاتیانە لە قەزای چەمچەماڵ کردووەتەوە. خۆشبەختانە خەڵکی سنوورەکە دەزانن ئەم پرۆسەی بۆ پرۆسەیەکی چارە نووسازە تا ئێستا هیچ گرفتمان نەبووە. دوای کۆکردنەوەی سندوقەکان و ئیفراسکردنی دەنگەکان بەڕێدەکرێنەوە بۆ سلێمانی و تا ئەو کاتێ پێویستکە هێزەکان لە ئامادەباشیدا دەبن. هاوکات بەڕێوەبەری ناوەندی چەمچەماڵی کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسیش ئاماژەی بۆ ئەوە کرد لە سنوورەکەیاندا 35 ناوەندی دەنگدان بەڕووی هاوڵاتیانە کراوەتەوە. لەو ڕێژەیەش 17 ناوەندیان لە سەنتەری قەزاکەیە و 18 ناوەندیشان لە ناحیەکانی دەوروبەری قەزاکەن. ئێمە لە سنووری قەزای چەمچەماڵ بە سەرجەم ناحیەکانەوە 35 بنکەی دەنگدان کراوەتەوە تا مەدرسە مەکتەبی دەنگدان. لەم 35 بنکەیە 32یان دەنگدانی گشتیە و دوانیان تایبەتی مەشروتە و یەک دانیان بۆ هێزەکانی ئاسایش و پۆلیس و پێشمەرگە. ئێمە 83,150 کەس شمولی دەنگدانەکە لە سنوورە. لا پرۆسەی دەنگدان ئەمڕۆدا ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان ناویان لە لیستی تۆماری دەنگدەراندا نەهاتبەوە. هەرەمە شوای کرد ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان لە پرۆسەکە بێبەش بوون و ژمارەیەکی زۆری هێزانامنیەکانیش لە ناوەندی هاوڵاتیاندا دەنجاندا. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام چەمچەماڵ.